بابەتەکە هەمووتان دەزانن لەبارەی چیەوەیە لەبارەی ئەوەیە کە چۆن ویستی چاکە بوونێکی ڕەهای هەیە و وابەستە نییە و ویستی چاکە بەوە چاک نییە کە وابەستەیە بە شتانێکەوە ئەگەر هاتوو ئەو شتانەی لێ بسێنینەوە چاکیەکەی لە دەست بدا بەڵکو ئەگەر ئەو شتانەشی لێ بسێنینەوە هەر لە خۆیان چییە وەک چاک دەمێنێتەوە بە پێچەوانەوە ئەو شتانەی کە وابەستن بەوەوە ئەگەر وابەستە نەبن بەوەوە چاک نین کەواتە ئەمانەیان بە وابەستەبوونیان بە ویستی چاکەوە ئەوانیش چاک دەبن ئەمە وەکو چی وایە وەکو وایە تۆ شمشێرێکت پێیە یا پاچێکت پێیە یا هەر شتێکی تر ئەمە پاچەکە خۆ لە خۆیان چاک نییە وابەستە بەو ئیشەوە یا سوودمەند نییە بەوا بڵین وابەستە بەو ئیشەوە سوودمەندە کە ئیشەکە دەکات یا زەرەرمەندە چونکە ئێمە لە مۆزۆی پاچ و خاکە ناز و ئامێرەکانی تراوەی کە بەکاریان دێنین وەسایل ئەمانە چین لە دەکەونە ناو پیشەوە دەکەونە ناو ژیانی پیشەیی ئێمەوە ناکەونە ناو ژیانی ئاکاری ئێمەوە لەبەرەوە وەسایلەکانی ژیانی پیشەیی ئەوانیش بە هەمان شێوە نەچاکن نەخراپن ئەوەی تەحدیدیان دەکات کە چاکە یا خراپە چاکبوونەکەیان لە چیا دەردەکەوێت لە ئیشا دەردەکەوێت بەڕەزەن تۆ هەر ئامێرە وەسیلەیە کە پێتە بۆ ئەوەی ئیشێکی پێ بکەی هەتا نەخەیتە ناو ئیشەکەوە چاکی و خراپیەکەی چی نابێ ئاشکرا نابێت لەبەرەوە ئیش واری دەرکەوتنی چاکی و خراپی وەسایلە پیشەیەکانە ئەوانەی کە پەیوەندیان بە ژیانی پیشەیی ئێمەوە هەیە بەڵام کۆمەڵێ سەبەبی تر هەن ئەمانە سەبەبی ئیشی پیشەیین یعنی سەبەبی ئیشن ئەوەی دەتوانین هەر لێرەوە چەند شتێکەیە جیاکەینەوە ئیش جیاکەینەوە لە چی لە کار دەتوانین بۆ ئەو ئەلس و کەوتە ئاکاریە بەکاری بێنین کە ئاکاری لێ دەکەوێتەوە ئەوەی کە ئەخلاقیە بەڵام ئیش بخەینە ناوکیەوە ناو پیشەوە ئەو کاتە وەسایلەکانی ئیش لە وەسایلەکانی کار جیاوازن ئەو کاتە کار دەبێتە چی کارێکی ئاکاری ئەخلاقی ئەمە دەکرێت ینی وشەکان لەوانەیە دقیق نەبمتیایە دەکرێت بە هەر جۆرێک وشەکان ئێمە لێرە بە موقەت بە کاتی بەکاردێنین بۆ ئەوەی هەندێک شتەیە لە یەکی جیاکەینەوە تێکەڵ نەبێت بۆ ئەوەی پیشەیە جیایکەینەوە لەوەی کە ئاکاریە جا لێرەوە ئێمە ئەسبابەکانی وەدیهاتنی ئیشمان هەیە کە ڕەبتی بە چیەوە هەیە ڕەبتی بە منتیقا پیشەیەکە ئێمەوە هەیە ڕەبتی بە گوزەرانی ئێمەوە هەیە نەک ژیانی ئێمە ئەوی تریان کە کاری چاکە ئەمە دەکەوێتە منتیقەی ژیانەوە یعنی خۆی ژیان کاتێک کە تۆ دەکەویتە ناو ئیشەوە لە ڕاستیە تۆ دەکەویتە دۆخێکی ئامێریەوە لەوێ چیت یعنی کەسێک لە ناو مەعمەلێکا کە ئیش دەکا لەگەڵ جیهازێک لە ناو مەعمەلێکا ئیش دەکا جیاوازیان نییە هەردووکیان لە ناو چیان لە ناو ئیشان و بەرهەمی ئەم ئیشە ئەوەی کە لێی دەکەوێتەوە ئەوەی لەم ئیشە دەکەوێتەوە بەرهەمەکەیە کە لەو ئیشە دەکەوێتەوە و ئەو بەرهەمە دەبێتە مڵک بەڵام لە کار مڵک ناکەوێتەوە ئەوەی لە کارە وەدیدێبوونی ئینسانە لە کارە بوونی ئینسان یعنی ئینسانی بوونی ئینسان دێتە ئاراوە وەدی دێ وای لێ دێ کە ئێمە چی بکەین بتوانین بیبینین و وای لێ دێ کە ئەم ئینسانی بوونەی ئەم ئینسانە لەوانەیە لە شوێنێکا وا بکە شتانێکی زۆر هەیە یەک دنیا هاوکێشە پێچەوانە بکاتەوە یەک کردەی ئاکاری
دەتوانێت دنیا هەڵگێڕێتەوە، شتەکان هەمووی هەڵگێڕێتەوە. هەر نمونەی ئەوەی قازی کە دەگەڕێتەوە بۆ دەچێت پەتی سێدارەکە خۆی دەچێت، ئەمە بوونی ئەمری پێدەکات، لێرە هاوکێشەکان هەمووی هەڵدەگەڕێنەوە. یعنی شتێک ڕوو دەدا کە چاوەڕێ نەکراوە. لەبەرەوە ئەوەی ئاکاریە، یعنی ئەوەی لە کارێک دەکەوێتەوە شتێکە، ئەوەش لە پیشەیەک دەکەوێتەوە، لە ئیش دەکەوێتەوە شتێکی ترە. ئەوەی سەر بە ئاکارە لە منتیقەی ئاکارە وەدی دێتە بوون لەگەڵ ئەوەی کە لە منتیقەی پیشە بەرهەم دێت، ئەمەیان بەرهەم دێت، ئەمەیان وەدی دێت، ئەمەیان لە ناو بوونایە، ئەوەیان لە ناو کردنایە. ئیش دەکرێ، ئەمیتریان دەکرێ ناوی بنین کار لەوانەیە نزیکتر بێ لەوەی کە ئێمە ناو لەم جۆرە لە هەڵسوکەوت بنین کە هەڵسوکەوتێکی ئاکاریە. بۆیە لە سەر دەکەن بە هونەر، بە ئەوەی کە لە هونەرمەندێک دەکەوێتەوە دەوترێت کاری هونەری، ناوترێ ئیش. یعنی هونەرمەند ئیش ناکە، هونەرمەند لە ناو چیایە؟ لە ناو کارایە. هەر ئەوەشە ئەو بەرهەمە هونەریە کە لەو دەکەوێتەوە ناکرێتە مڵک، هی ناچێتە ناو بازارەوە. جارێک لەگەڵ هاوڕەکان چوو بینە سەر بەرزاییەکان، یەکێک لە هاوڕەکان ئاوا سێرێکی خوارەوەی کرد و ئەرزەکان هەمووی دابەش کرابوون، دیار بوو لەسەرەوە. وتی خوال لەسەرەوە گاڵتە بە ئێمە دەگا کە ئێمە بۆچی ئەم ئەرزانەمان دابەش کردووە. من بیرم لە شتێکی تر کردەوە، هەستم کرد ئەم کابرا ئێستا بچیتە ناو ئەرزەکەی، لەبەرەوەی جای کردوێتەوە بۆتە مڵکیە و دەتوانێت دەرتکە. بەڵام ئەو کابرایە ناتوانێت وێ بڵێ ئەو خۆشیە ئستاتیکیەی جوانیەی کە ئێمە لەسەر شاخەکەوە لەو سەوزاییە دەمانبینی کە لەناو ئەرزەکەی ئەو هەموو ئەرزەکانی ترا هەیە، ئەم جوانیە کەس دەتوانێت وێ بڵێ وەڵی پارەم بدەرێ هی یەقی ئەوەی کە تو ئەو جوانیت لەو ئێنە بینیوە، لە ئەرزەکە بینیوە، و ئەو جوانیە لەو پارچە ئەرزانێ هەر کۆی ئەو فەزایی کە ساز دەبێت لەو لەحزا ئەو جوانیە دێنێتە ئاراوە. و کاتێک تۆ ئەو جوانیە دەبینی خۆشیەکی ئەوەی ئەو خۆشیە ئستاتیکیە ئەس پێ دەکەی، چێش نا خۆشی، چێش ئیرۆتیکیە، بەس خۆشی ئستاتیکیە، خۆشی هی دڵە، خۆشیەک تۆ وەردەگری لەمە. بەڵام ئەم خۆشیە چی نییە؟ لە مڵک وەرناگیرێ، یعنی لەوە وەردەگیرێ کە لە ناو مڵکەکە چییە؟ نامڵکە، لەوەی کە شتێکە کە خاوەنی مڵکەکە نەیتوانیوە چی بکە؟ بیکە بە مڵک. ئەوەی کە لە ناو مڵکە وەک نامڵک دەمێنێتەوە، ناکرێتە مڵک، ئەوە کەس ناتوانێ خاوەنداریەتی بکەوە، کەسیش ناتوانێ محاسەبەی کەس بکات لەسەر ئەوە. طبعاً وێنەیەکی کارێکی هونەری هەر وەک تەبیعە کارێکی ئاکاریە، یعنی دەکەوێتە ناو ئاکارەوە. لەبەرەوە کاتێک کە ئەم کەسە لە ڕوحی خۆیەوە ئەم وێنەیە دێنێتە دەرێ، ئێمە سەیری دەکەین و هەست بە جوانیەکەی دەکەین، ئەم هەست بە جوانیکردنە ناکەوێتە ناو مڵکەوە. و کارە هونەریەکەش مڵک نییە بەمان، تەنانەت ئەگەر لە ڕووی ئاکاریەوە سەیریکەین ئەم کەسە بۆی نییە ئەو کارە هونەریە بفرۆشیە. دەتوانێت بە هەدیەیکە، بەڵام ناتوانێت چی بکە؟ بیخاتە یەکسەر بیکاتە شتێکی پیشەیی، چونکە ئەمە شتێکی پیشەیی نییە. ئەی چۆن پیشەیی دەبێتەوە؟ کاتێک کە کەسێک هاتەوە تەقلیدی ئەم وێنەیە کرد و وێنەکەی هات وێنەکێش بوو، وێنەکێشی لێرە دەبێتە چی؟ شتێکی پیشەیی، کۆپی ئەوەی کردەوە. ئەم کۆپیانە
هی ئەوەن کە بفرۆشێن بۆچی چونکە دەکەونە ناو گیانە تەکنیکی و پیشەیەکەوە لەبەرەوە ئەم دوو گیانە چین دوو گیانی جیاوازن و وەسیلەکانیشیان جیاوازن ئێستا ئەو وەسیلەیەی ئەو هۆکارەی کە بەدەست ئەم کەسەوە وێنە کێشەوەیە نەک هونەرمەندەکە ئەوەی کە تەنها دەتوانێت وەکو کامێرایەک وێنەی شتێک چی بکە بگرێتەوە دەکرێت ئەمە ناوی بنین وێنەگر ئەوانەی کە تەقلیدی وێنەیەک دەکەنەوە ئەمانە وێنەگرن بۆچی چونکە لە کارەکەیانە چی نییە خۆیان بوونی نییە ئەوان بوونیان لە ناو کارەکەیانە نییە بەڵام ئەو هونەرمەندەی کە ئەو وێنەی لە ناو ڕوحیایە دێتە دەرەوە لە ناو ڕەنگەکانە بەرجەستە دەبێت ئەمە پرۆسەی خوڵقاندنە ئەمە خەڵقە و ئەم وێنەیە کە دێتە دەرێ ئەم وێنەیە کەس لە کەسان نییە بێتە دەرێت تەنها لەما هەیە ئەم وێنە لەبەرەوە کاتێک کەسێک دێ ئەمە هین دەکات وەکەوەیە کەسێک ڕێک وێنەی تەبیعە بگرێت و بیبا لە بازار چی بکە بیفرۆشێ مەنزەرەی تەبیعی بگرێت و بیفرۆشێ بەڵام ئەم مەنزەرە تەبیعیە کە تۆ وەکو وێنە سەیری دەکەی شتێکی تیا نییە کە لەکوێ هەیە لە ناو تەبیعە خۆیە هەیە و شتێکەیە ناداتێ کە لەکوێ دەداتێ تەبیعە دەداتێ بامان شێوە وێنەکەش شتێکت دەداتێ وێنە ئەسڵیەکە ئەوە نادات نوسخەکەی ناداتێ کە بوو بە نوسخە ئیتر ئیمکانی چی هەیە تەداولکردن و کە تەقلیدی بوویەوە ئەو کاتە بازاریش دەبێتەوە دەچێتە ناو چیەوە منطقەی پیشەییەوە جا لێرەوە زانین لێرە ئەمەم باس کرد بۆچی وەسایلەکانی پیشە لە چیا دەردەکەون وەسایلی باشن بۆ ئەو پیشەیە لە ئیشا دەردەکەون تۆ پاچێک خاکە نازێک لە ئیشا دەردەکەوێ ئەو خاکە نازە چییە باشە یا باش نییە بێگومان دەبێت کەسێک بێ توانای بەکارهێنانی خاکە نازیە بێ لە دەستی ئەوە دەردەکەوێت کە ئەو خاکە نازە چاکە یا خراپە جاری وایە تۆ خاکە نازێک دەدەی بەدەستی کێوە کەسێکەوە کە نازانێت خاکە ناز بەکاربێنێ ئەوە خراپی خاکە نازەکە نییە خراپی کەسە بەکارهێنەکەیەتی ئەوە نازانێت بەکاری بێنێ یا تەورێک کە دەدەی تەور وەشاندن بەکارهێنانی دەوێت زانینی دەوێت کەسێک کە دەچێت تەورێ دەگرێت بەدەستیەوە دەڵێ ئەو دارە دەبڕمەوە ئەوە بەستونی لی دەدا ئەم تەورە هەڵدەبەزێتەوە دەبێت بزانێت چۆن لی دەدا ئەم تەورە لەکوێ تاقی دەبێتەوە کە لەو بواری ئیشکردنە کە کەوتە ناو ئیشکردن بامان شێوە لە ناو ئاکاریشا چیمانەیە وەسائلی وەدیهاتنی کردەیەکی ئاکاریمانەیە ئەو وەسایلانەی کە کردەیەکی ئاکاری لێیەوە چی دێ وەدی دێ وەسائلەکانی وەدیهاتنی ئەم کردە ئاکاریە لە خۆیانە چی نین چاک نین لە خۆیانە چاک نین چاکبوونەکەیان چی دیاری دەکا ئەوەی لە ویستی چاکەوە دێت دەچێتە ناو ئەم وەسیلانەوە لە ڕێگەی ئەم وەسیلانەوە کردە چاکەکە وەدی دێنێت یعنی بوونی چاکبوونی کەسەکە لە ڕێگەی ئەم وەسایلانەوە چی دەبێ ئاشکرا دەبێ دێتە ناو بارەکەوە دەردەکەوێ کەواتە ئەلێرەوە کە ئێمە کۆمەڵێ وەسائلمان هەیە بۆ وەدیهاتنی ئەوەی کە لە ڕێگەی ویستی چاکەوە وەدی دێت کە عیبارەتە لە چاکبوون یعنی ویستی چاکبوون ئەو وەسیلانە لێرە کانت لە دەقەکە چی دەکا وەسیلەکانمان بۆ دیاری دەکا بە چەند پەرەگرافێک یەکەم جار کۆمەڵە وەسیلەی پیشانی ئێمە دەدا و ئەومان بۆ ساغ دەکاتەوە کە ئەم شتانە بەبێ ئەوەی ببنە سەبەب و وەسیلەیەک بۆ ئەوەی ویستی چاکە لە ڕێگەی ویستی چاکەوە چاکبوونی بوونێکی مرۆیی ئاشکرا بەبێ ئەمە ئەوانە لە خۆیان ناچینین چاک نین و دەکرێت ئەمانە ببنە سەبەب بۆچی بۆ شتێکە خراپ و زیان بەخشە وەکو چۆن تەیارەیەک بۆ فرین بەکاردەهێنرێت بەڵام دەکرێتە وەسیلەی تەقانەوەی بینایەک
ئەلێرە ئەوەی لە پشتی ئەمەوە ئەوەی کە لە ڕێگەی ئەم تەقینەوەی ئاشکرا دەبێت چییە؟ ویستێکی شەڕانگێزە شتێکە لێرەوە ئەمە وەسیلەکەی خراپ کردووە وای کردووە کە وەسیلەکە خراپ بێ بامان شێوە ئەو وەسیلانەی کە هەن بۆ ئەوەی بوونێکی چاک لە ڕێگەیانەوە خۆی ئاشکراکە ئەو وەسیلانە بەبێ ئەوەی ببنە سەبەبی ئاشکرابوون و دەرکەوتنی ئەو بوونە چاکە خۆیان چینین چاک نین بەڵام لە عینی کاتیشا چینین خراپ نین هەتا نەبنە وەسیلە بۆ دەرکەوتنی خراپبوونی ویستی خراپبوون لەناو مرۆڤە وەفعلەن لێرە ویستێکەیە بۆ خراپبوون حەزکردن حەزێک بۆ خراپبوون با ناوی بنێن حەز مەیلی شەڕانگێزی مەیلی وێرانکردنی شتەکان ئەوی تریان مەیلی تەکوین بوونی شتەکان ئەمیان مەیلی هەڵوەشانەوەی شتەکانە یعنی ئەمیان سەلبیە ئەویان چییە؟ ئیجابیە ئەویان دەبەخشێ ئەمیان لێ دەسێنێتەوە ئەمیان بوون دەبەخشێ ئەویان بوون هەڵ وەردەگرێتەوە دەری دێنێ لەو شتە یەکیان دژە بوونە ینی جەنگی لەگەڵ چیایە؟ لەگەڵ بوونایە لە هەر شتێکا بوون هەبێ ئەو چی دەکا؟ ڕای دەکێشێ بۆ ئەو شتە هەڵوەشێتەوە بەڵام ئەمیان بوون دەدا بەوەی کە دەبێ ببێت نەبووە دەبێ ببێت بوون دەدا بەوە ئەم دوو پرۆسەی جیاوازن پرۆسەی کەون و ئەوەی کە ئەرستۆ لە کتێبەکەیە بە ناوی کەون و فەساد کەون لە کانەی عەرەبیەوە هاتووە کانە یانی چی یانی بوو کەون یانی ئەوەی کە دەبێت ئەوەی لە بوونایە ئەوەی لە هاتنە بوونایە ئەوەی کە دێتە بوون کەون ئەوەیە لە تەکوین دەکەوێتەوە تەکوین چییە؟ هاتنەبوونە شتێک تەکوین دەبێت دێتە بوون بەرهەمیان پرۆسەی تەکوین بوونە چییە؟ کەونە کاینیشە لەوە هاتووە کاین بوونەوەر هەمووی لە چێوە وەرگیراوە لە کانە لە عەرەبی لە کانە وەرگیراوە لە زمانەکانی تر جیاوازە تەبەن بە حکمەوەی فعلی بوون گزارشتی بە شێوازی جیاواز و ڕوانگەی جیاواز لە زمانەکانە بەکاردێنرێت ئێستا کانت لە سەرەتای لە بەشی یەکەمی کتێبەکەیدا دەیەوێت چیمان پێ بڵێ؟ دەیەوێت وەسیلەکانمان بۆ جیاکاتەوە لە چی؟ لەوەی کە لە ڕێگەی وەسیلەکانەوە وەدیدێ یعنی لە کردەیەکی ئاکاریە کردەیەکی ئەخلاقیە چی وەسیلەیە چی وەسیلە نییە چی لە ڕێگەی ئەم وەسیلانەوە دێتە بوون لەم کردەیە ئەم کردەیە دێنێتە بوون ئەم کردەیە وەکو وتمان هەر شتێک دێتە بوون ئایدیاڵی هەیە شێوەی هەیە مادەی هەیە شێوە مادەی هەیە حتمما کارایەکی شەیە کە لێرە ویستی چاکەیە کە کاراکەیە ویستی چاکە ڕێگە دەدا بە فرمانەکە چی بێت؟ وەدی بێندێ ینی زەمینە خۆش دەکا و بوارێک دەکاتەوە بۆ ئەوەی چی فرمانەکە چی بکە؟ وەدی بێت ینی ویست لێرە وەکو پێشتر باسم کرد لە ڕاستیە ویست بڕیاردەرە بە جێبەجێکردنی فرمان بڕیاردانیش چی دەوێ بۆ ئەوەی جێبەجێ بێ؟ وەسایلی دەوێت تاوەکو ئەو بڕیارە ینی بەبێ بوونی وەسائل کەسێک ناتوانێت بڕیار بدا بەڵێن بدا بەڵێندەر ئەوەی کە پێی دەڵێن بەڵێندەر بۆ جێبەجێکردنی پرۆژەیەک تۆ دەبێت چی دەبێت؟ دەبێت شێوە دەبێت لەگەڵ چی؟ لەگەڵ مادە تاوەکو ئەم بڕیارە بدرێت بۆ ئەوەی ئەو فرمانە لە ناو لە ڕێگەی ئەو شێوە و مادەیەوە چی بێت؟ دەرکەوت بکە لە ڕێگەی ئامەوە بوون چی دەکا؟ خۆی ئاشکرا دەکا چاکبوونی ئینسان دەردەکەوێ بۆ کێ؟
بۆ خەڵک نا بۆ خۆی یعنی تۆ لێرە زەمینە ساز دەکەی بۆ ئەوەی خۆت ببینیتەوە چاکیت یا چاکنیت نەک ئەوەی کە خەڵک بزانێ چاکی یا چاکنیت لێرە کاتێک کە تۆ ئامانجت ئەوە بوو خەڵک بتبینێ چاکی یا چاکنیت یەکسەر دەکەویتە چی خۆ چاککردن نەک چاک بوون کاتێ ئەمە لە ڕواڵەتەوە سەیری دەکەین کاتێک کەسێک بەڵام تۆ ئەگەر لەناو خۆتا بتەوێ ئەگەر بێت ئێمە کۆمەلگایەکمان هەبێت کۆمەڵێک کەس ئەو پەیوەندیە کەیانە پەیوەندی بێت لە ڕێگەی چیەوە ویستی چاکە سازی کرد بێ پەیوەندێکی ئاکاری بێ ئەوەی کە دواترم ناوی دەنێ مەملەکەتی ئامانجەکان مەملەکەتی ئامانجەکان کۆمەڵێ کەسی ئەخلاقی لەناو ئەو مەملەکەتە هەن کە هەموویان ویستی چاکبوون لە ناویانە هەیە و هەر یەکە طبعا لە حاڵەتێکایە ئەم جۆرە لە کۆمەلگا وەکو وایە ئەم جۆرە لە کۆبوونەوە کەسەکان بە تەنیا شن و لەگەڵ یەکیشان یعنی کاتێ شتێک دەکەن بۆ یەکی ناکەن بە تەنیان لە حاڵەتی کردنی شتەکە بە تەنیان لەبەرەوە کەس منەت ناکا بەسەر کەسا بڵێ من ئەوم بۆ تۆ کردووە تۆ ئەوەت نەکردووە بۆ من و بۆچی چونکە ئەسڵەن ئەم بۆ ئەوەی نەکردووە بۆ ئەوی نەکردووە ئەم شتەکەی کردووە بەبێ ئەوەی بۆ کەسی بکە ئەم کردنە لە پێناو چیایە لە پێناو خۆبینینەوەی خۆت یان لە پێناو بینینەوەی خۆتایە وەکو ئەوەی کە چاکی یا چاکنیت یعنی زەمینەیەک ساز دەبێ بۆ ئەوەی تۆ بوونی خۆتی تیا تاقیکەیتەوە ویستی چاکبوونی خۆتی تیا تاقیکەیتەوە ئایا تۆ فعلەن ویست دەیە بۆ چاکبوون یا ویست دەیە بۆ خراپبوون بۆ خراپکردن چوزانم کە بوو بۆ بە خراپکردن ئەو کاتە یەکسەر چی بەرامبەرەکە دەردەکەوێت ئەو کاتە تۆ ئیش دەکەی لەسەر چی لەسەر خراپکردنی شتێک بەڵام ئەلێرە ئەوەی کە ویستی چاکبوون ئاراسەی دەکا پێویستی بە زەمینەیەکە ئەم چاکبوونەی تایە ببینێتەوە خۆی ببینێتەوە طبعا چاکبوون کاتێک کە تۆ کردەیەکی ئاکاری لە تۆ دەردەکەوێ چەند هونەرمەندێک مانوو دەبێ ناڕەحەت دەبێ ساڵانێک ڕەنج دەکێشێ هەر وێنە دەکێشێ هەتا دەگاتە چی هەتا دەگاتە ئەو وێنەی کە خۆی هەست دەکات بێتە ناو ڕەنگەکانەوە و هەر نایە هەموو جارێ محاولە دەکات هەست دەکات بەشێکی هەرماوە هەر نوقسانە هەتا دەی لە وێنەیە کاتەوە دڵی ئیسراحەت دەکات هەست دەکات ئەوەی کە لە ناویا هەبوو چی بوو وەدی هات ئەم وێنە کێشە هونەرمەندە چەند دڵی خۆشە بەم کارە کە لە بوونی ئەو کەوتوەتەوە ئەوەندەش کەسی ئاکاری ئەوەی ویستی چاکبوونی هەیە ئەویش ئەو لە کردەیەکی ئەخلاقیە کاتێک کردەیەکی ئاکاری لە خۆی دەبینێ وەکو بەرهەمێک وەکو ئەوەی کە لەویترا وەکو کارێک کە دەیبینێ ئاوا دڵی خۆش ڕاست دەکا فعلەن ئەوەی کە دەیویست بیکە ئاواتی بوو پێ بگا چی بوو لەو کردا کە ئەنجامیدا پێگەیشت لە کردەکە پێگەیشت ئەلێرە هەمووی ئەوەی لەوێ هەیە طبعا کەس حاکم نییە بەسەر کەسەوە لەناو ئەو کۆمەلگای ئامانجەکانە هەر کەسا ئەوەی حکومەتداریەکەی دەکات لەناو چیایە لەناو خۆیایەتی و ئەوەی کە هەمویان ئەوەی کە تۆ وتت ئەلێرە ئەوەی کە لە ویستی چاکەوە کردەکە ئەنجام دەدا ئەگەر بیەوە بۆ ئەوانی تری بکە ئەوانی تر قبولی ناکەن بۆ ئەوانی بکە کە قبولیان نەکرد یانی چی یعنی وار ساز نابێ بۆ ئەوەی بۆ خۆ چاک نیشاندان تۆ شتێک بکەی بۆ ئەوەی بە چاک ببیندەی لەبەرەوە کە سەیری کەس ناکاتە سەیری تۆ بکە بە چاکت ببینێ هەر کەسە سەرقاڵی چییە سەرقاڵی خۆ بینینەوەی سەیری ئەوی تر ناکە حکم نادا کەس حکم نادا بەسەر کەسە بۆچی چونکە کەس خۆی بە حاکمی کەس نازانێ لەبەرەوە کاتی هەر یەکەشیان
شتێک دەکەن کە لێیان دەردەکەوێ ئەوانی تر هەست دەکەن ئەگەر ئەویش لەو شوێنە وایە هەر ئاوا دەبوو. و لێرە کەس محاسبەی کەس ناکا بۆ ئاوا نەبوو، لەبەرەوە ئەوەی کە محاسبە دەکاکێە کەسەکار خۆیەتی کە شکستی هێناوە، وەکو چۆن ڕەسامەکە هونەرمەندەکە جاری یەکەم وێنەکە دەکێشێ سەرکەوتوو نابێ هەست بەچی دەکا؟ هەست بە ناڕەحەتیەک دەکا. جاری دوم هەوڵ دەدا هەتا چی دێتە دەرێ؟ هەتا ئەوەی کە دەبێ بێتە بوون دێتە بوون و دڵی رازی دەکا. ئەم کەسەش لەناو خۆیان چی دەکا؟ کاتێک کە فعلەن لەناو ئەو کردەیە شتەکە دەرنەکەوت دەست دەکا خەلەلێکەیە، هەست دەکا شتێک تێکەڵ بەمە بووە، هەست دەکا فعلەن لەوانەیە بۆ ئەوانی تری کردبێ کەوت بێتە ناو چیەوە بەرامبەربوونەوەەوە پەیوەندیەکەی تر کە باسمان کرد. ئەمانە هەمووی دەچی دەکا؟ سەری خۆی دەکاتەوە بزانێت چی وای کردووە ئەرێ ئەو کردەیە ئاوا نەبێ کە ئەم دڵی ئەم رازیکە. لێرە خۆی دەگەڕێ بە شوێن چییە؟ بە شوێن خەلەلەکانی خۆیە. بۆچی؟ چونکە ئەو پێویستی ئەلێرا بە چییە؟ بەوەیە بگاتە چی؟ بگاتە ئامانجەکەی. و قیمەتی ئەم کردەیە لای ئەو لە خۆیایەتی، قیمەتی کردەکە ئەوانی تر دیاری ناکەن. ئێستا لە ئێمە لە کۆمەلگای نەریتیە، کۆمەلگای ئامانجەکان نا، کۆمەلگای ئەخلاقی نا، کۆمەلگایەکی نەریتی وەگەم کۆمەلگا باوانەی کە هەیە، چاک چۆن بەهای دەدێ بە شتەکان؟ ئەمە چاکەیە. ئەو کۆمەڵێک خەڵک ڕێککەوتن وتیان فڵانە کەس چاکە چییە؟ چاکە. ئێتر خوای دەکرد چی بوو؟ جەلادیش دەبوو، لە خۆیان جەلاد دەبوو. لەبەرەوە ئەم کۆمەلگایە زەمینە ساز دەکا بۆ ئەوەی چی؟ تۆ بە ئاسانی بتوانی بەرگێکی چاکە لەبەری خۆت بکەی لە ڕێگەی کۆمەڵە کردەوەوە. بۆچی دەتوانی؟ چونکە ئەگەر تۆ شتەکەت لە مەسلحەتی خەڵکا کردەوە کاتە خەڵک دەڵێن چی؟ ئەگەر سود و قازانج بوو ئەڵێن چاکە، ئەگەر لە مەسلحەتیان نەبوو دەڵێ چی؟ دەڵێ خراپە. یعنی خۆی لە خۆیان چی نییە؟ چاک نییە. چاک بوون و خراپبوونی کردەکە بەسراوە بە چیەوە؟ بەسراوە بە زیان و قازانجی ئەوانی دیەوە. ئەگەر قازانجی زۆرینەی تیا بوو ئەوە زۆرینە دەڵێن ڕێی بۆ دەدەن دەڵێن چاکە. ئەگەر قازانجی زۆرینەی تیا نەبوو ئەوە چی؟ ڕێی دەدەن خراپە ئەگەر بێت و کردەکەش چی بێ؟ چاک بێت. ئەمە وازحە؟ جا ئێستا چۆن وتمان بۆ لە پرۆسەی بوونی هاتنەبوونی هەر شتێکە چی هەیە؟ عیلەتەکان هەن، ئەوانەی کە باسمان کرد، سەبەبەکان، شێوە هەیە، مادە هەیە، کارا هەیە، ئامانج هەیە. ئەمانە هەن. هەروەکو چۆن لە دروستکردنی کورسیەکی شاچی هەیە، بە هەمان شێوە ئەم چوار شتە هەیە. جا لێرە کان دێچی دەکا؟ هەوڵ دەدا بەبێ ئەوەی سەر بە ئایدیاڵە جیای کاتەوە لەوەی کە سەر بە هیولایە، سەر بە مادەیە. دێچی دەکا؟ ئەو وەسایلانە دەخاتە بەردەستمان کە لە ڕێگەیەوە بوونێکی چاک خۆی ئاشکرا دەکا. دواتریش ئەوەمان پێ دەڵێ کە ئەو شتانەی کە بوونێکی چاک ئیتر چ شێوەکە بێ یا مادەکە بێ خۆی لە ڕێگەیانەوە ئاشکرا دەکا، خۆیان لە خۆیان چینین؟ چاک نین. ئەوەی چاکیان دەکا، دیاریان دەکا کە چاکن یا خراپن چییە؟ ویستی چاکەکەیە، نەک بە ئەنجام گەیاندنی کارەکە. ئیتر ئەمانە خاصەتانێک بن سەر بە مادەی کردەکە بن یا سەر بە شێوەی کردەکە بن، یعنی شێوەی ئەنجامدانی کردەکە، یا بەو وزەیە بەو مادەیە کە بەکار دێنرێت لە ئەنجامدانی لە وەدیاتنی کردەکە. طبعا یەک شتێ فەرقی کردەیەکی پیشەیی لەگەڵ کردەیەکی ئاکاری چییە؟ کردەی پیشەیی دووپات دەبێتەوە. تۆ لە معاملێکایی ئەوەڵ سوکەوتەی کە دەیکەی، ئەو قسانەی کە دەیکەی چییە؟ بۆ دانراوە دەبێت چی بکەی؟ دەبێت بەپێی ئەوەی کە بۆ دانراوە چی بجوڵیتەوە. بەڵام لە کردەی ئاکاریە هیچ شتێکی پێشینە بوونی نییە تۆ بە پێی بڕۆیت، نەشێوەکە نەچی نەمادەکە. ئەمانە دیار نین. ئەمە هەتا فرمانەکە حەزور پێیانەکە، هەتا ویستی چاکە ڕێگە بە جێبەجێبوونی فرمانەکە نەدا، یعنی زەمینە ساز نەکا. تەبەن ویستی چاکە کە بڕیاری ئەوەی دام فرمانە جێبەجێ بێ، یەکسەر چی دەکا؟
دەکەوێتە ئیش بۆچی بۆ دۆزینەوەی یەک مادەی وەدیهاتنی کارەکە، دوو شێوەی وەدیهاتنی کارەکە، ئەو شێوازەی کردەکەی پێ ئەنجام دەدرێت. وازحە؟ ئەم دوانە لە وەختی خۆیان ساز دەبن و کردەکە دێتە بوون، ئەو کردەیە پەیدا دەبێ وەک بوونەوەرێ دێتە بوون لە شێوەیەکی دیاریکراوە، لە هەڵسوکەوتێکی دیاریکراوە. هەڵسوکەوت چییە؟ شێوەیە، شێوازە. من بەم ڕێگایە دەڕۆم و یا بەو ڕێگایە ناڕۆم و یا بەم شێوازە دەجوڵێمەوە، ئەمانە چی؟ ئەمە هەموو شێوەی جوڵان، جوڵەیە کە لە منە هەیە. بەڵام ئەم جوڵەیە کە لە منە دروست دەبێ، ئێستا من دەست ناجوڵێنم، ئەمە چییە؟ شێوەی جوڵەیە. وزەیەکی ژەیە چی دەکا؟ دەستم بە پێ چی دەجوڵێنێتەوە؟ بە پێ ئەو شێوەیە. ئەم شێوە وزەکە دیارە، بەڵام شێوەکە لە کاتی وەدیهاتنی کردەکە دەردەکەوێت. بەڵام ئەم شێوە وزە هەردووکیان چین؟ وەسیلەکانی وەدیهاتنی چین؟ کردەکە. ئێستا بزانین وەسیلەکان چی و چین؟ تێگەیشتن و زیرەکی و توانای بڕیاردان و بارە عەقڵیەکانی تر. ئەمانە هەمووی ڕەپیان بە وزەوە هەیە، مادەوە هەیە. تێگەیشتن و زیرەکی و توانای بڕیاردان و بارە عەقڵیەکانی تر. ئازایەتی. بەڵام ئەندازەگیری تەسمیم ڕەبتی بە چیەوە هەیە؟ ڕەبتی بە شێوەوە هەیە. پێداگری لەسەر ئامانج ڕەبتی بە چیەوە هەیە؟ بە وزەوە هەیە، بە مادەوە هەیە. ئەمانە هەموو یا خاسێتی چین؟ خاسێتی مادی کردەکەن، یا خاسێتی شێوەیی کردەکەن، خاسێتی ئایدیاڵی کردەکەن. وەکو چۆن وتمان لە پەیکەرە ئاسنینەکە ڕقیەکە خاسێتی مادی چییە؟ پەیکەرەکەیە، ئەوەی کە بەرەم هاتووە. بەڵام لە چیەوە هاتووە؟ لە مادەکەەوە هاتووە. خاسێتێکی مادی کە ئاسنەکەیە، خاسێتێکی مادی پەیکەرەکەیە. ئەی شکڵەکەی خاسێتە شێوەیەکەیەتی. وازحە؟ پەیکەرەکە چوار گۆشەیە، سێ گۆشەیە، چوزانم چییە؟ ئەمە چییە؟ ئەمە خاسێتی شێوەییە. لێرەش شتان ئەگەیە ڕەبتیان بە چیەوە هەیە؟ ئێمە کە باسی ئاکار دەکەین، ئاکار یا گوتنێکە لە ڕێگەی گوتنێکەوە خۆی ئاشکرا دەکا، یا لە ڕێگەی کردەیەک هەڵسوکەوتێکەوە خۆی ئاشکرا دەکا. ئەی ئاکار هەر دەبێت لە شوێنێکەوە خۆی ئاشکراکە. خۆ ئاکار شتێک نییە هەر لە ناو ئێمە بێت و کەس پێی نەزانێ. یعنی چی؟ یعنی لە ڕێگەی یا بوونی تۆ لە ڕێگەی هەڵسوکەوتێەوە ئاشکرا دەبێ، یا لە ڕێگەی گوتنێکەوە ئاشکرا دەبێ، یا لە ڕێگەی ئینێک هەڵچوونێکەوە ئەوەی کە هەیە ئینفعالێک، ئەوانەی کە کۆمەڵی وزن لە ناو ئینسانە، تووڕەییە فلانە، دەکرێت لە ناو تووڕەییە کردەیەکی ئاکاری وەدی بێت. یعنی کەسەکە لە حاڵەتی تووڕەیی شێوەی چی بێ؟ هاتنەبوونی چاکبوونی ئەو بێ. ئەوە دواتر دەچینە سەری نەرمونیانی. نەرمونیانی بەخۆی چی نییە؟ بەخۆی چاک نییە. تووڕەییش چییە؟ بەخۆی خراپ نییە. ئەمە لە یۆنانە پێی دەڵێن قووەی غەزەبی. حرەسەکانی کۆمار دەبێ قووەی غەزەبیان تیا بێت. ئەم هێزە لە ناویانە چی بێ؟ قووەی غەزەبی بەهێز بێ. ئەم تووڕەییە کاتێک کە لە پشتیەوە ویستی چاکە ساز دەبێت، دەبێتە چی؟ دەبێتە ئازایەتی بە معنا چاکەکەی. وازحە؟ ئەمانە هەمووی چین؟ ینی خۆی کەسێک نەرمونیان بوو یانی ئەوە نا چاکەوە لە مەقتەعا باز دەکرێت. کەسێک تووڕە بوو یانی ئەوە نا خراپە. تووڕەیی و نەرمونیانی هەموو چین؟ وەسیلەی وەدیهاتنی کردەکەن. چی لە ڕێگەی تووڕەییەوە وەدی دێ؟ ئەمە تەحدیدێ دەکات تووڕەییەکە چییە؟ چاکە یا خراپە. چی لە ڕێگەی نەرمونیانیەکەوە وەدی دێ؟ ئەوەی دیاری دەکات چییە؟ ئەوەی کە وەدی دێ لە ڕێگەی نەرمونیانیەکەوە، نەک نەرمونیانیەکە خۆی. وازحە؟ وەکو وایە تۆ لە ڕێگەی تەیارەکەەوە کە باسمان کرد چی وەدی هاتووە؟ مەیل بۆ شەڕانگێزی یا چی؟ ئەوە تەیارەکە خۆی نێ تەحدیدی دەکا ئەرێ چاکە یا خراپە. ئەوە شمشێرەکە نییە خۆی دیاری دەکا چی لە ڕێگەی ئەم شمشێرەوە
دەکرێ وەدی دێت دێتە بوون چی لە ڕێگەی تووڕەییەوە دێتە بوون چی لە ڕێگەی نەرمونیانیەوە دێتە بوون چی لە ڕێگەی توانای ئەندازەگیریەوە دێتە بوون ئەوەی کە لە ڕێگەی ئەمانەوە دێتە بوون دیاری دەکا ئەمانە چاکن یا چاک نین کەواتە ئەمانە بە خۆیان چی نین چاک نین وە خراپیش نین ئەوە ئەگەر بێت و ئەمانە بیانەوێ چاک بن دەبێت چی بێ دەبێت ڕێگە بدەن یعنی ڕێگە بدەن لەوانەوە چی وەدی بێ بوونێکی چاک ویستێک بۆ بوونی چاک وەدی بێت چونکە تۆ لە چاک بووندا بووی ئەوەی لە تۆ دەکەوێتەوە چییە چاکە خوای دەکرد تووڕەیەک بوو تووڕەیەکان و دنیای دەلەرزاند تەواوە ئەستا ڕۆشنە جات سێرکەن بۆ ئەوەی ئەمە بێنێتە پێش چاومان لە پەرەگرافەکانە لە هەر پەرەگرافێک نمونەیەکی هێناوەتەوە بۆەوەی بێنێتە پێش چاوت تۆ خۆت بچیتە ئەوێ سێرکەی بزانی وایە ئێستا لە پەرەگرافی یەکەمە هەر ئەوەندە دەڵێ لێرە نمونەکەی نەهێناوەتەوە حاڵەتەکەی بۆ دیاری نەکردوین ئەڵێ تەوانەم خەسڵەتانە چاکن و شیاوی ئەوەن مرۆڤ خوازیاریان بێ ینی تێگەیشتن و زیرەکی و فلانی و ئەمانە بەڵام ئەم بەخشاوە سروشتیانە کە تەبیعەتی کەسێک دیاری دەکەن لەوێەوە کە خەسڵەتن دەکرێتە ئەو پەری خراپی خراپ و زیان بەخش بن ئەگەر هاتوو ئەو ویستەی کە لە پشت کارکردنیانەوە هەیە چاک نەبێت یعنی چییە یعنی ئەمانە احتیمالین دەکرێت چاک بن دەکرێت خراپ بن ئەوەی کەوا دەکا ببنە چاک ویستی چاکەیە ویستی چاکە لە خۆیان چاکە ئەم ویستی چاکەیە هەر شتێکی شەڵی بژارد بۆ ئەوەی لە ڕێگەیەوە خۆی وەدی بێنێ ئەوە چییە ئەو شتەش چاکە تەبان با بینە سەر ئەوانی تر بە ئەو مەقتاتەوە کەم دوایەوە مەجالێکتان دەدەمێ بۆم پرسیارەکان ئەگەر بکرێ بنووسن باشە دواتر ئەڵێ بۆ بەخشراوانە تەبان ئەوانی تر کۆمەڵە تێگەیشتن و زیرەکی و ئەمانە کۆمەڵە توانان لە ئینسانە لە ناویان بەڵام بۆ شانس و هێز و دەوڵەمەندی ئەمانە هەمووی لە دەرەوەن یعنی ڕەبتن بەچیەوە بەوەی کە دەرەکیە تۆ بەدەستی دێنی تەبان دەکرێت فەرەزەن زیرەکیەکە تۆ بە زیرەکیەکە دەوڵەمەندیەکە بەدەست بێنی بە زیرەکیەکە هێز بەدەست بێنی بە توانای بڕیاردان دەوڵەمەندی بەدەست بێنی لە شوێنێکا فعلەن کەس جورەتیەوە نییە بڕیاری ئەوە بدا موڵکێک بکڕێ کەسەکە دەچێت دەکرێت و چی دەکا لێرەوە خەزانجێکی زۆر دەکا ئەمە لێرە توانای بڕیاردانەکە وای لێ دەکا کە قەلق نەبێ و بڕیارەکە بدات و ڕارا نەبێ و بتوانێت ئیسفادە لە چی بکە لەو موڵکە بکە موڵکەکەی زیاد کە ئەمانە کۆمەڵە توانای ناوەکین ئەوی تر کۆمەڵە شتانێکن بۆی ئەم توانە ناوەکیانەوە تۆ چی دەکەی بەدەستیان دێنی ینی کەسبی نەمانەیان ئەمانی تر لە ناو خۆتا هەن دەبێ چالاک دەبن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی بەدەستێنانی ئەوانی ترەوە ئەو شتانەی تر تەبان لێرە سێرکە تەندروستیشی هێناوە خۆشگوزەرانی و لە خۆ ڕازی بوون ئەوەی کە کەسێکتر بوو ئەو جار باسمان کرد لە هینی پێشوە ئەڵێ ئەمانە زۆر جار ئەگەر هاتوو ویستی چاکە لە پشتیانەوە نەبن ئەماوی دەبێتە نواندنی خۆ بە شکلێک کە ببێتە سەبەبی ئەوەی بەرامبەرەکانت بخەڵەتێنیت و خەڵەتانەکەش لە پێناوی چایە قازانجی خۆتایە یعنی لە خشتەی بەری خۆت دەکەیتە مەلایەکە لێیت فریشتە لێی کابراش دەست دەکات تۆ پیاوێکی ساڵح و باشیت و دەکەوێتە مەعمەلە لەگەڵتا و تۆش قۆڵی دەبڕیت و ئەمانەت لەوانەیە بۆچی ئەوەی لە پشتیەوە بێ کە تۆ ئاوا نەرمونیان و چاک و باش و پاک و ئەوانەبی چی بێت ئەگەر ویستی چاکەکە لە پشتیەوە نەبێ ئەمە لە شوێنێکا کە دەردەکەوێ ئەمە چی دەکا زۆر خراپترە لەوەی کە بە ئاشکرا فعلەن ڕوتت دەکاتەوە لە جەردەیە کە بە ئاشکرا دێتە سەر ڕێگاکەت تۆ هەست دەکەی فعلەن خراپەی ئەم دوانە کامیان هەست دەکەی عەزیەتت زیاتر دەدا جەردەکە عەزیەتت نادا کە ڕاستە خۆ ڕوتت دەکاتەوە لە کێ عەزیەتت دەدا ئەوەی کە خۆی وەکو چاک متمانە وا لێ دەکا متمانەی پێ بکەیت و دواترە و خیانەت لەو متمانەیە دەکا ئەمە لەلات ناخۆشترە ناڕەحەتترە خراپترە لە لای هەر کەسێک لە چی لەوەی کە جەردەکە ڕاستەخۆ بێ ڕوتت کاتەوە لەبەرەوە جاری وا هەیە ئەم شتانە بۆ چین بۆ ئەوەن بەرامبەرەکان شتێکی تر لە پشتیانەوەیە کە ویستی چاکبوون نییە تەبەن ئەو نمونەیەک دێنێتەوە
بۆی ئەوە بێنێتە پێش چاومان کە دەوڵەمەنی و ئەوانەی لە کۆشکەکانە دەژین و بەردەوام خەریکی ئەو ژیانە خۆشن کە هەمووی حەسوودیان پێدەبات و ئەوانش حەز دەکەن وەک ئەوان بن. ئەڵێ کەسی عاقڵ هەرگیز حەسوودی بەچی نابا؟ بەو جۆرە لە ژیان نابا ئەگەر هاتوو لە پشت ئەو مڵک و ماڵ و دەوڵەمەندیەوە بوونێکی چاکە ویستێکی چاکە نەبێ و لە ڕێگەیەوە چی چاکبوونی ئەو کەسە ئاشکرا بکە. ئاشکرا بکە بۆ کێ؟ بۆ خۆی. ئەو کاتە ئەو خۆشیەی کە لەو چاکبوونە دەیبینێ کە خۆی دەبینێتەوە توانی ئەمە ئاوا بێ، ئەو کاتە چی؟ ئەو خۆشیەیە کە وا دەکا کە ئەم خۆشبەخت بێ، نەک ئەو مڵک و سامان و فلانەی کە هەیەتی. وازحە؟ چونکە لێرە تۆ ئەم کەسەی کە ئەم مڵکە بەدەستدێنێ لە ناوەوە دەزانێت لەسەر حسابی ئەوانتر بەدەستێنەوە. ئەگەر ویستی چاکە لە پشتەوە نەبێ ئەم کەسە بەردەوام مهدەدە. بۆچی؟ چونکە ئەمەی کە بەدەستێناوە دایمە لە لاشعوریە چی هەیە؟ هەست دەکا حەقی ئەوانی ترە. هەموو دەوڵەمەندێک کە پارەی خڕ کردوێتەوە دەزانێت ئەم پارەی خۆی نییە. دەزانێت ئەمە چییە؟ ئەمەی خەڵکی تایە. بۆچی؟ چونکە ئەگەر ئێمە حساب بۆ ئەو وزەیە بکەین کە ئەم کەسە سەرفی دەکا لەو ئیشا، وزەی ئەم کەسە کە سەرف دەبێت لەو ئیشا، بەپێی ئەم وزەیە پارەی بدەینێ، بەپێی وزەکەی، بەپێی هێزی کاری پارەی بدەینێ، ئەوەنەی دەست ناکەوێ. ئەی کەواتە ئەوەی دەستی کەوتووە چییە؟ ئەوە هی ئەوانی ترە و کەوتووەتە لای، نەک دزیە، هی ئەوانی ترە و کەوتووەتە لای. ئەی ویستی چاکە لێرە چی دەکا؟ دەبێ ئەم مڵکە بگەڕێنێتەوە بۆ کێ؟ خاوەنەکانی. کە ئەم کەسە توانی فعلەن ئەم مڵکە جیاکاتەوە لەوەی خۆی و بوونی چاکی خۆی لە ڕێگەی ئەم مڵکەوە ئاشکراکە ئەم کەسە خۆشی لەوە دەبینێ کە ئەمەیە، خۆشی لەوە دەبینێ کە خۆی دەبینێتەوە توانوێتی چاک بێت. و خۆشی بینینەوە لەوەی لە خۆ بینینەوە لەوە کە توانیوتە چاک بیت، نەک چاک دەرکەوی بە چاکت بزانن. ئەمە خۆشیەکی زۆر تایبەتیە وەک کەسێک ئەگەر بەما لە ناو چاکبوونا نەبێ ئەم خۆشیە دەرک پێ ناگا. و ئەوەی ئینسان خۆشبەخت دەکا چییە؟ خۆشبەختی بەمانە ڕاستەقینەکەی، نەک بەمانە خۆشبەختێکی ڕاگوزەرانە کە تۆ خۆشبەختیەکە خۆت دەخەڵەتێنی چونکە بەردەوام مهدەدیتەوە. ئەوە کامەیە؟ ئەم کردەی چاکبوونەیە، ئەمەیە کە تۆ لە ناو ئەم مڵکە چی دەبی؟ چاکبوونی خۆت دەبینیتەوە. ئەلێرا تۆ لە ئەمانەی. بۆچی لە ئەمانەی؟ چونکە حەقی کەست لەسەر نییە. چونکە یەک دنیا چونکەی تر کە لێرە من باسییان ناکەم بۆەوەی دواتر لەگەڵ کتێبەکە بەردەوام بین. ئەوە دێنێتەوە ئەوەش ڕوونە ئێستا نمونونەکەی چییە بۆ ئەوەی ئەومان بۆ ساخاتەوە کە فعلەن ئەو کەسانەی کە شانسیان هەیە و هێزیان هەیە و دەوڵەمەندن و لە ناو خەڵکان ناوبانگ و شەرەفیان هەیە. تاوان شەرەف ڕەبتی بە کارێکتەرەوە هەیە، شەخسیەتەوە هەیە، وەک خۆمان دێڵێن، یعنی شتێکی خێڵەکیە لە ڕازیە، شتێکە ڕەبتی بە ڕازی بوونی ئەوانی ترەوە هەیە لە تۆ، ڕەبتی بەوە نییە کە تۆ لە خۆتا کەسێکی کەرامەتداری. فەرزەن کەسی شەرەفمەند ئەوەیە کە بۆ فلانە شت بۆ عەشیرەتەکەی دەچێتە ناو جەنگێکەوە، بۆ نمونە مل نادات بە بەرامبەرەکەی، لە شەڕێکا دەکوژی، ئەمە شەرەفمەندانە. بەڵام ئەمەی کەوای لێ دەکا ئەم وابێ چییە؟ ئیرادەی کۆیی عەشیرەتەکەیە. وازحە؟ کاتێک ئەمە لە ویستی چاکە لە پشتەوە نەبێ، ئەو ویستەی تر ئیرادەی کۆیی عەشیرەت نا. ئەمە فەرزەن مادام خزم و کەس و کار و فلانە بە پێ و منتیقە کە مادام ئەمانە خزمن من دیفاعیان لێ دەکەم، دیفاعم لە خزمەکانم کردووە، لێرەوە من کەسێکم شەرەفی عەشیرەتەکەم پاراستووە. باشە؟ لێرە شەرەف دەکرێت شەرەفی عەشیرەت بێ، شەرەفی بنەماڵە بێ، یعنی ڕەبت نییە بەچیەوە بەتاکەوە. بەڵام کەرامەتی گروپ نییە، کەرامەتی تاک ئینسانە، ئینسان خۆیەتی. لەبەرەوەی کەرامەت شتێکە لە خۆتە، شتێک نییە جەماعی بێتەوە. من بۆ ئەوەی کەرامەتم بپارێزم پێویستم بەوە نییە عەشیرەتێکەمە بێت تا کەرامەتم بپارێزێ، بەس بۆ شەرەفم پێویستم بە چییە؟
بەهێزە هێتا بیپارێزم بەس بۆ کەرامەت پێویستت بەچی نییە پێویستت بەهێز نییە ئەوەی کە دەڵێن کەرامەتیشکانەوە شەرەفیشکاندووە کەرامەتی نەشکاندووە ئەم دوشتی جیاوازن چونکە کەسێک لە ناو خۆیان چاک بوو ئیتر هەرچی لێ بکەن ئەم کابرایە ئەم کەسە چییە لە ناو خۆیان ناشکێ چونکە خۆی دەبینێتەوە ئەوان دەیانەوێ بیشکێنن بەڵام ئەم لە ناو خۆیان چییە نشکاوە لە پێش چاوی ئەوانی تر وێنەکەی شکاوە کاتێک کە تۆ خۆت بە وێنە زانی ئەو کاتە شەرەف لێ دەبێ بەچی کەرامەت لێ دەبێ بە شەرەف لێ دەبێ بە کەرامەت ئەو کاتە دیفاع لە شەرەف دەکەی وەکو ئەوە دیفاع لە چی بکەی کەرامەت ئەوەش وابزانم ڕوونە چەند خەسڵەتێکی تر هەن ئەمەیان تۆزە پەرەگرافە تازەکەیەکە هەیە طبعا نمونونەکەمان وتمان ئەوەیە ئەڵێ ئەو کەسەی کە لەو نازونە ئەگەر چاودێرێکی عاقلی بێنیاز چاودێرێکی عاقلی بێلایەن ناکرێت دڵی بە حاڵی کەسێک خۆش بێت کە دەیبینێت لە ناو نازوو نەعمەتدا دەژی بەڵام بەتاڵە لە هەموو ویستێکی پوختی چاکە ئەمە دەری دەخات ویستی چاکە ئەو مەرجەیە بۆ ئەوەی مرۆڤ شیاوی خۆشبەختی بێت دەبێت ڕەچاوی بکات ئەوە کە وتمان بەو خۆشیەی تر خۆشبەختی ئەوەی کە ڕاستەقینەیە خۆشبەختێکی ڕاگوزەر نییە خۆشبەختی ڕاگوزەر دەدرێ وەری دەگری خۆشبەختی ڕاستەقینە وەرگیراو نییە لە ناو خۆیایەتی ئەوی شەر چییە ئەویش خۆشبەختێکی ڕەهایە وازحە خۆشبەختێکی ڕەهایە ینی خۆشبەختێکی وابەستە نییە بە شتێکەوە شتێک خۆشبەختی کردبی و خۆشی پێدابی و شتە نەمایی تر چی بی بەدبەخت بی مڵکە دەبوو خۆشبەخت بی بەڵام مڵکەکە نەما هەستکەی بەدبەختی و بەدحاڵی ئەم جۆرە لە خۆشبەختی کە ئینسان دەیبینێ هیچ هێزێک ناتوانێت چی بکە لێی بسێنێ لەبەرەوە ئەم جۆرە لە کەس کاتێک دەیبەن بەهێز سژنی دەکەن تەنان تعزیبیشی دەدەن ئەو لە ناو چیایە لە ناو خۆشی خۆیەتی ئەم خۆشیەکی چییە ڕایە ینی لە هەموو زروفێکا چییە هەر خۆشە پارە دەبێ هەر لە خۆشیەکەت هەر هەمان خۆشیە پارەت نەبێ هەر هەمان خۆشیە پلەپایە دەبێ ئەم خۆشیە بە پێی ئەمانە چییە ناگۆڕێ تۆ لە زیندان نابی هەر عینیشتە لە شوێنێکی سەرکردەیەکیش بی ئەمانە بۆ تۆ ئەم جۆرە لە خۆشی ڕەها ناگۆڕێت و هەموو کەسێک هەموو ئینسانێک دەتوانێت لە هەر لەحزەیەکا بێت لە ناو سژن نابێ بگات بۆ خۆشیە لە ناو چوزانم دەستی و قاچی هەموو بەسرا بێتەوە بگا بۆ خۆشیە ئەگەر لە دەسەڵاتی ئەم دنیایش هەموو بەدەستی بێ بگا بۆ خۆشیە لەبەرەوە ئەم خۆشیە ڕەهایە لە چی لەوەی کە دەرەکیە ڕەهایە لەوەی کە دەرەکیە ینی خۆشیەکی وابەستە نییە کە کات و شوێن و زروف و نازانم چی بتوانێ بیگۆڕێت تەمان ئەم خۆشیە تەنها لە ناو ئینسانە هەیە لە ناوەیەتی لە دەرەوە دەست ناکەوێت و تەمان لە ئەم خۆشیە لە بەرهەمی پرۆسەی چاکبوونە ویستی چاکبوون کە تۆ دەکەویتە ناوبوونەوە دەکەویتە ناو ویستت دەبێ بۆ ئەوەی ببی بە چاک ینی بکەویتە ناو چاکبوونەوە ئەو کاتە و خۆشیش لە ناو تۆ دروست دەبێت لەوانەیە ئەم بوونە بە ناو چیا تێپەڕێ بە ناو سجن بوون تا تێبەڕێ کەسێکی وەکو یوسف سجن دەکرێت لەوانەیە بەناو ئەوە تێپەڕێ کە تۆ بکرێتە کۆیلە و بفرۆشی لەوانەیە بەناو ئەوە تێپەڕێ بە شتێکەیە لە ناوتوە نەدەکرێتە کۆیلە نەدەکرێت ینی ئەو منطقەیە کە هیچ هێزێکی دەرەکی دەسی نایگاتێ و ئەو شوێنەیە کە ئێمە بنمان کردووە و لە ڕاستیە ئەو شوێنەیە ئەگەر ئێمە بەرەو ئەو شوێنە بڕۆین ئیتر شتانەگەیە کە ئێمە شەڕی لەسەر دەکەین بەزمی لەسەر دەنێنەوە ئەمانە دەبنە شتێکی زۆر ئەڕەزی و قیمەتی خۆیان وەردەگرنەوە قیمەتیان چەنە ئەو قیمەتە گەورەیە کە ئێمە پێمان داون بەهۆی نەبوونی ئەوی ترەوە ئەمە قیمەتەکەی چی دەبێ دادەبەزێ باکەی دادەبەزێ و بە زەبەلاحەی ئێمە پێمان بەخشیوە خۆمان
باکەمان گەورە کردووە و شەڕیشی لەسەر دەکەین حەسەبە و باهای خۆمان پێمەنداوە. تاوان دوایەوە باسی ئەوە دەکات چەند خەسڵەتێکی هەن کە پاڵپشتی ویستی چاکە دەکەن و لە جێبەجێکردنی کارەکاندا کار ئاسانیەکی باشی بۆ دەکەن، بەڵام لە خۆیاندا هیچ نرخێکی ڕەهایان نییە و بەڵکو هەمیشە وا نیشان دەدەن کە ویستێکی چاکە لە پشتیانەوە هەیە و ئەمەش لەو حسابەی کە لە لای خۆمان بۆیان دەکەین کەم دەکاتەوە و ناتوانین چۆن ویستی چاکە بە چاکەیەکی ڕەها دەبینین ئەوانیش بە چاکەی ڕەها ببینین. وابزانم ئەم پەرەگرافە ڕۆشنە بۆ موتان وایە ئەوانە کە ئاوان ئێمە ناتوانین بە چاکەیەکی ڕەها بیان بینین، ناتوانین ئەو بەهایان بدەینێ و بیان نرخێنین. بۆچی؟ چونکە دایما بۆ ئەوەی چاکبن ئەبێ ئەو ویستی چاکبوونە لە پشتیانەوە هەبێ و ئەو ویستی چاکبوونە لە ڕێگەیانەوە وەدی بێت، ئەوە نامان بخۆیان چاک نین. تاوانە ئەو شتانەش چین لێرە پاراستنی هاوسەنگی لە سۆز وەڵچوونەکان و زاڵبوون بەسەر خۆدا و توانای کاربەڕێکردنی ڕێک و پێک هەر ئەو حسابیان بۆ نەکراوە کە لە زۆر ڕۆوە چاکن، بەڵکو وا دەردەکەوێت ئەم خەسڵەتانە بەشێکی گیانەکراوە بن لە بەهای ناوەکی و کەسانەی کە ئەو خەسڵەتانەیان هەیە.